ئێرە گەڕەشی هەشتی حەسارۆکە و ماوەی 18 ساڵە کێشەی خزمەتگوزاری ئەم گەڕەکە درێژەی هەیە. ئەوان بە ئومێدی چارەسەرکردنی کێشەکانیان چەند جارە هانا بۆ لایەنە بەرپرسەکان دەبەن، بەڵام وەک خۆیان ئاماژەی بۆ دەکەن، نەک ئەوەی کێشەکانیان بۆ چارەسەر نەکراوە، بەڵکو لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری دەکەن لەوەی کە دانیشتوانی گەڕەکەکە لەسەر بودجە و تێچووی خۆیان کێشەی خزمەتگوزاری چارەسەر بکەن. قاسم تەمەنی سەر و 65 ساڵە بە ئومێدی بوون بە خاوەن خانووی خۆی 18 ساڵ پێش ئێستا زەوی وەرگرتووە. ئەو کات زۆر دڵخۆش بوو بە وەرگرتنی ئەم پارچە زەویە، بەڵام دوای ئەو ماوە زۆرە تا ئێستا ڕێگەی پێ نادرێت خانوو لەسەر زەویەکەی دروست بکات. ئەمە جیالەوەی ساڵانە 400,000 دینار بازی ئەم زەویەی لێ وەردەژیرێت. تەماشای ڕیشم بکە کە وەرم گرت 18 ساڵە وەرم گرت یەک کەرە ڕیش لە ڕدێرم سپینە بوو. ئێستا 18 ساڵە من دەنارێن ئەو ڕۆبەسوێ بە دووزبەی ئێستا یەک کەرە ڕیشم ڕز نەماوە هەر هەمووی سپیە لە خەفەتی ئەو هەشتی حەسارۆکانە. ئەمن ئەگە 18 ساڵە لۆم نەکەمەخانی و ئیسیفادەی لێ نەکەم پاشی 2 ساڵ دیە من دەبرم لۆ چما و منداڵەکانی سم لۆ خۆ دەیفرۆشن و ئەمن قوربە سەرێکە تەنهەلومە. 18 ساڵە ئەو خاوەن زەویانە داوای خزمەتگوزاری و دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانی ژیان دەکەن بۆ گەڕەکەکەیان. ئێستا ئەوان تەنها داوای ڕێگەپێدان دەکەن بۆ دروستکردنی خانوو، چونکە بەشێکی زۆر لەو خاوەن زەویانە کەسانی کەم دەرامەت و کرێنشینن. هەموو ساحب خێزانین، هەموو ساحب ماڵ منداڵ ئەو عالەمە هەموو ساحب ئەو عاردانە هەمویان کرێچینە. ئەو ماوەکی چەند ساڵە ئەو عالەمە چاوەڕوان دەکات، خوا هەر ناگری. ئەو ڕێپێدان بکەنەوە با عالەمەکە بیکاتە خانی کۆتایی هات، یعنی دەورا پشتەکە هەموو ڕێپێدانی وەرگرتێ دەرێن وەڵا وێنەرە ئاوینی با بەعدی لۆ ئەو منتیقانەی کە ئاوەدان دەکرێتەوە هەموو ئاوی لۆ چووە. بەڵام دیارە هەشتی حەسارۆک دەستێکی لە پشتە ئەگەر نامەعقول نیە بە چپێ وەرێک من یەک پرسیاری یاسایی، یەک پرسیاری قانونی، هەم لە سەرۆکایەتی حکوومەت، هەم لە سەرۆکایەتی شارەوانی، هەم لە دادوەرە بەڕێزەکان، هەم لە یاسان ئاسانیش. باشە کەسێک کە خاوەن زەویەک بێ، مڵک بێ، بە ناوی خۆت بێ، تاپۆکەی لە باخەڵ تا بێ، بەڵام ڕێگەت پێێندا بیکەیە خانوو. ئەوە لە کوێی دنیا هەیە. ئەو خاوەن زەویانە لە ساڵی 2015 پرۆژەیەکیان ئاراستەی بەرپرسانی ئیداری شاری هەولێر کرد کە ئامادەن خۆیان پارەی تێچووی دابینکردنی پرۆژە خزمەتگوزاریەکانی گەڕەکەکەیان لە ئەستۆ بگرن، بەڵام پرۆژەکە لەلایەن حکوومەتەوە ڕەت کرایەوە. پرۆژێکی خۆمان هەیە هەر عاردی سەرەوەی 2000 دلاری بدەین، 2000 دلار هەتا 5000 دلار بدەین لە بۆەوەی هەموو خزمەتگوزاریەکان دابین بکرێ. بەڵام محافزی ئەو کاتی بەڕاستی لێ نەگەڕا لە 2015 لێ نەگەڕا ئەو پرۆژەیە تەنفیز بکرێ لەبەرچیە نازانین. ئەنجومەنی پارێزگای هەولێریش نیگەرانن لە خراپی خزمەتگوزاری چەند گەڕەکێکی دیکەی هاوشێوەی هەشتی حەسارۆک. زەویەکانی هەشتی حەسارۆک 18 ساڵە لەو فەلاحانەی ساندیتەوە ناهێلی نەبیکەنە دەغڵودان کەچی دایتیە هەموو خەڵک بوویتە قەطعا کەچی خزمەتگوزاریان لۆ ناکە، هەر یەکە کۆمەڵێک پارەیان بەو پارچە زەویانەدایە بەردەوام لە دستان بارانی پێدەکەوی لە هاوین ڕۆژی پێدەکەوی هیچی تر نییە. یعنی بیابانەکە لە ناو جەرگەی شار بەڕاستی مەسەلەی حکومڕانیت بەو شێوەیە ناکرێت. ئەوەی هەیە فاشیلترین سیستەمی حکومڕانێتە لە هەرێمی کوردستان. دوای نزیکەی 3 کاتژمێر مانەوەیان لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەولێر هیچ بەرپرسێک بەدەم داواکاریەکەیان نەهات، ئەم جارەش گەڕانەوە ماڵەوە، بەڵام دوا قسەیان ئەوە بوو کە هەرگیز دەستبەرداری داواکاریەکانیان نابن و بەردەوام دەبن لە دەربڕینی ناڕەزایەتی. ئومێد سۆمانی، NRT هەولێر.